بەڵێ بەهار ئێستا من لە هۆتێل ڕۆتانام لە شاری هەولێر وەزارەتی پلاندانان سەرقاڵی دیدگای نوێیە بۆ 2030 ئەمە لە کاتێکدا لە ساڵی 2020ەوە سەرقاڵی دانانی ئەم دیدگایە لەلایەن UNDP-ەوە کە ڕێکخراوێکە سەربەنەتەوەی گرتووەکانە بۆ هاوروکاری و ئاوەدانکردنەوەی عێراق دایناوە پلانەکە لە کاتێکدا لەلایەن وەزارەتی پلاندانانەوە ئاڕاستەی ئەنجومەنی وەزیران دەکرێت کە بڕیارە لە 7 مانگ پلانەکە یاخود دیدگاکە بە تەواوی بگاتەوە هەرێمی کوردستان کە لە وڵاتی ئەمریکاوە ئامادە کراوە هاوکات لە 10 مانگ دەدرێتە ئەنجومەنی وەزیران ئەم دیدگای سەبارەت بەوەیە کە چۆن پلانی 2030 دا ڕێژنەمە لە کاتێکدایە کە لە حکوومەتی هەرێمی کوردستان لە ئێستادا لە 60 ڕۆژ جارێک موچە دەدات کە ئەمە بەشێکە لە گلەی ئەو خەڵکەی کە زانیاریشان هەیە سەبارەت بەو دیدگایە و کە لەسەر تۆڕە کۆمەڵاتیەکان بڵاو کراوەتەوە لە کاتێکدا ئەم دیدگایە بە سەرپەرشتی و بە چاودێری ڕێکخراوەکان و نەتەوەی گرتوەکان و هاوکات ئەو ڕێکخراوە ناحکومی و حکومیانەی کە لە عێراقدا کار دەکەن و بێگومان وەزارەتی پلاندانان دەیەوێت لە ڕێگەی ئەم دیدگایەوە پلانی 2030 بە شێوەیەکی چڕتر دابنێت ڕاستە ئەم داڕشتنی پلانی دیدگایە لە هەموو وڵاتانی دنیا هەیە و لە تەواوی وڵاتانی هەندێک لە وڵاتانی عەرەبی پلانەکە داڕێژراوە بەڵام لە ئێستادا بۆ هەرێمی کوردستان زۆرجار ئەو قسە و گفتوگویانە دێتە سەر کە هەندێک بابەتی لەوە لە پێشتر هەیە بۆ ئەوەی کە بتوانرێت قسەی لەسەر بکرێت بێگومان جەنابی وەزیری پلاندانان بۆ خۆی لێرە ئامادە نییە بەڵام نوێنەری ئەو لێرە ئامادەیە واتە وەکالەتی لێرە ئامادەیە کە دەیەوێت لێرەوە ئەو پەیامە بگەیەنێت کە وەزارەتی پلاندانان بە تاسەوە لەگەڵ ئەم دیدگایە لە ئێستادا تەنیا ڕەشنووسەکەی هەیە ئەم وەرکشۆپە بۆچی کراوە تەنیا لەبەر ئەوەی کە مناقەشەیەک یاخود گفتوگویەکی چڕ بکرێت لەسەر ئەم دیدگایە تاوەکو دەوڵەمەندتر بکرێت بەڵام دیدگاکە دانراوە تەنیا دەتوانن چەند خاڵێکی کەم یاخود چەند بابەتێکی کەم لە ناو دیدگاکەدا بگۆڕن هەرچەندە وەرکشۆپەکە ڕێکخراوانی ناحکومی و جیهانیش تێدا بەشدارن بەڵام ناتوانرێت گۆڕانکاری گەورەی تێدا بکرێت تا ئەو کاتی دەنێژێتە ئەنجومەنی وەزیران لەوێت لە ئەنجومەنی وەزیران واژێ لەسەر دەکرێت و دەگەڕێنرێتەوە بۆ وەزارەتی پلاندانان بۆ ئەوەی لە 2030 دا کاری لەسەر بکرێت بەردەوامی ئەندامێکی مەکتەبی سیاسی پارتی ڕایگەیاندنا کۆکیەکانی نێوان هەرێم